ناجي برخد مجمع بريس حسن رمزي اندام كوميتانا فندية بارتيا ديمقراطية كردستان سوريا داكو ام بهترون هي بخنا السر هرگولیان شوطاندنا اوفیسا پادکسه لسر دست اندام والی گرین پیاده ما مستح حسن دم باش اگر دست بکرد ترانه هی بخسر هرگولیان کو چبونه وقت کو دقیقاً پادکسه ده هاتیه اندام والی گرین پیاده افکریارها کریا اگر تبهترون هی بخسر ده شباب بوریش چبو کرم که بله دم باش ترى وشتما شباني هجارة شبيدي دماويز نبنا ساعات 12 حتى ساعات يك زانياري واقعي هذا البردستيما وفي سما يا بارك ديمقراطي كردستان سوريا الباجاري عمودي هاتيا شوطاندين استيكي هوالي ما تشون الويدا بري والجيران وكسو كاريك والويدا نزيك چوش بو کاربن وی اگری ومرینن لی مخابن اگر گلکی درفت ستاند بو بدوی بو کورن یا اطفائی وری کش بو وی اگری بطفینه هروا او جهات دی اجبر کو سری وینا پوش بو نکاری بون کنترل بکن بسر هفته آنین بشتی حوالی ما چون پیدست که ما قلت بلكي انجام الكتريكي به يعني تشتي وهابن بيشتي هبالي ما درباس من هندرو وكاريبون درباس من چند اوداج و اوديوال ديتن كوبا مازوت ماده مازوت اللي هاتي رشاندن لسر كنبه وكرسي واردا يا اوديان وهروها هناك صورات هاتوش كناندن يعني هات خويا كرن دسنا او شوطانها تكرن بلي ديارج ما تبارا تدي مرا برسيكر لجدر وجيرانا كسي نقود ما بكسنا يا ملاتشي حتى رادك بيت شخوت بترستا نكارن بيجن جيكاكينا باتشتاكنا لي بلي افكرياري كوتينا كرن بيش واي ها وفيسا بارتيا انج بي ارمانج دیارە کریارێک و پەکەکە پەیادێ دەکردن دەستپێکی حتا وەکەنها تم و دایم دەبن ڕشکاشە بێرە عێریشی ئۆفیسا بکن ئۆفیس شەوتاندن ئەک یەک شووا کریارە هاتیکردن ویزانیارێ دیژی دی حتەن بەرسێمە ئیرۆ گوتن گۆڤانێک ئۆتۆمبیلێک ڕۆژ هاتیە پرسیە گوتیا ما ئۆفیسا پەدەکەسەیە ودرباس بيا يعني ديار بيرو ما مستحسن اب برساها ما مستحسن يا فانا كاتيا او يعني نفسها روجاك وفي ساعتين شوطان هاتيا برسكريا بله وفي ساعات يعني ما دما ام في جماعه هاتا قوتن وبزانياري كذا نسمى ده نزيكي ساعات يكبو بروج هات بون درباس بون دوي جاديرا برسي بو قدمو ما اوفيسا كيجبركو على كردستان يسر اوفيسا ما بربايا دوي روجي ده هاتبو را برسي كرن يعني برسياري كرن اوفيس اكيا يا بدكس يعني نا وانك سبيل غور جماعه هاتي ديار كرن باشا ما مستحسن جبر چه يعني ارمان شد فيديو من هذا كوافا ديفيد براونشتاين چند روزێکە گەهشتە ڕۆژاوای کوردستانی و لەگەڵ سەرۆکاتیانێکە سێژینەکە ئۆنلاین ئەنجامدایە ینی پێدێ ژبەر چێ دەمەن هەدە بێ کریارێ ڕابوو پێدا ئەرمان جاویژێ چێت خوازە چ نەماین بگەێنێ ئالیە ئەمریکی بگەێنێ ئەنە کەسێژی دامان دەبێتە بله پشتی هاتنا بەلۆزی ئەمریکی ديفيد براونشتاین و تەکەزی کرد لەسەر بەردەوامیە دانوستاندنە و هەروەها زمینێک ساز ببێژ بۆ کو ئەمکار بن دەرباس بنوا دانوستاندنە و ئەویژی لێبۆرین خستش بۆ vê paşxistina nehatina wînajê gurketina wêna wî tekez kir ku sînora piyan jê ev kiryarê hinê werê danûstandin bi mezlû hebdê re fermandeyê Qesedê re ya ku karibin sînora ji va kiryarê hara deynin ارمانجی کو دینه کرن و کریاری تینه کرن رونش کرنج ملتی مگ تغییر شپولک تیارک دستک
لناف پیاده هیا او دسته ناخوازی لبهاتنا کردی ولی پیکانین جاده کردی ملت کرد لحتیک بکبینا وادا لکو که امی کمی بالانس سکه پیک بینن پیش روزا سوری ده لسر میزا گفتگوه جوکو او دسته هنه بهترین دخوازه نزدیکی رژیم سوری و دانستانی رژیم سوری ربکی نه دانستانی تفکر سیاسی کردی ربکی ابجی نامه که هر وحاج شاندر امریکی را لجبو بهترین بجدیت لسر وکری عرب سکنه وکو لایه کی کارانتور هر لایه و دماکو خیزه خودر کبه یا در خط دانستان در کبه جوار سنو رکیدین و بیجی چما نوکر یاری هات کن. باشا مامۆستا حەسەن پەدەکەسێ دەربارە شەوتاندنە ئۆفیسا خوا نامە تو نامەش بۆی دەوێت برامشتین شیان ئالیە ئەمریکی ئاگادار کردیا؟ بێگومان هەر کریارێک و تێکردن هەر کارێکی تێکردن ئەم نامەیە خوا دگهێنە لاینێ گارانتۆر بتایبەتی شاندەری ئەمریکی ئەم ژێرەتە کەس دکن و ژوەرە ڕوون و شکرەیە پەیەدێ بەروڤژی خەباتە و هەند کنوە کوندخوازن سەقامگیری کێ بکنە وەکە بژم باکوور و ڕۆژهەڵاتە سووریدا ئەو نە تەرسی وێنا کار دکن نەرگۆر بە ڕژەوەندی و سیاسەتێک و ئەمریکا لێ دەبێت دەتخوازێت پێک بینێ داکو پێک کاتێ دەبێت پێک بە ژیانێکی و ئارامی کێ بژین. باشە بنەریناتە مامۆستا حەسەن یعنی ئالیە ئەمریکی ئەف کردیارن کون هاچ بدن تەگۆ کوپیشە چاوێ ئالیە ئەمریکی شێت بێ ئالی ئەمریکی و مەزلوم عەبدێ پەیمانێک ژیانەکە سێرە دابوون و هەردوو ئالیا سەر ئەمزە کرد بوو شەش خاڵان پێک دەهات یەک جوان و هەر ئالیەکی بنپێکردە ئەنجام دێ سەر ڕاگەهاندنێ وەرێ ئەشکەرەکردن حتاوەکە ئیرۆ تەوێک و پەیدێت کریان خۆدە بەردەوامە حتاوەکەنها بتو ئاوایەکی ئالیە ئەمریکی نە ئالی ئەمریکی نە مەزلوم عەبدێ ئەشکەرە نەکردە سەر ڕاگەهاندنی نەگوتیە ئەبە سەدەمە دروستکردە ئاستەنگیان پێشیا دانوستاندن کوردی بله جبرکو بلوزی امریکی دمک نزیک هاتیه ما جرا دیار کرن و ام ما دلگریانی خوش داخیا کرن اب کریاره تینا کرن و نوی دما شوی بیدنگ بون او ایجی گوت صدما کاری من و دوربونا من و هناك مجولبونا من جه روشا من تایبت را از دوری وات شتابم لبلدی سام هاتنا بهیز وکولا داینەکەی بەهێزک و ئیرۆ منابێ ئەمریکا دیسامێ وەرم کاری خۆی سیاسی و دیپلۆماسی دوێت دەبەری دەبکەن و ئەمێ لەسەر هەمی کریارە ڕاوەستن وان بهێبینە و vê carê balyozê Amerîkî bi ciddî bi her wiha bi mezlûm hedêre li ser ve kiryara bisekirin û sînorekî jê re deynin da ku em karibin derbas bin danûstandina da ku em karibin miletê me jiyanekî bextewar bijî her wiha li rihatîkê çêbkê her wiha cavê kesê ku îro bûne penaber bi milyona karibin vegirne welatê xwe xebat û xizmetê ji miletê xwe re باشە مامۆستا حەسەن ئەف کریارە ها حتا چرادەیەکێ وێ باندۆرێ لە دووبارە دەستپێکردنا دانوستاندنان بکێک و گەلە کێوی هەنە بە هاتنە ئەنگۆ بڤەگەرە باڵۆزێ ئەمریکی و دانوستاندن ئیدی دەست پێ بکن و چارەسەریەک وەرێ دیتن ئەف جۆرێن کریارن حتا چرادەیەکێ وێ بێ ڕێگر لە دووبارە دەستپێکردنی چی کریارێک و تێنەکردن در حق هەواڵ و لایەنگرێ ئەنجومانە نیشتیمانی کوردی و تایبەتی پارتی دیموکراتی کوردستانی سووریا یاکو ناسکردن پارتیا سەرەکەت ئەنجومانە نیشتیمانی کوردیدا ئەڤنا ئارمانجاوێ ئەوە دژی مافێ ملەتێ کورد دژی پرۆژێ نەتەویە هەروەها ڕێنامەیەکە شاندەری ئەمریکی را مەدا جدیەت ئەوانە ژێبا دانوستاندنێ هەرە ما ئەم هێڤیا بەرسڤە شاندەری ئەمریکینە درۆژێ وەرێ دەکاوێ کارێوە یان ژێ بەرسڤاوی چ بێ لێبەلێ مە دلگرانیا خۆدایە خویاکردن مە ژوارە گوتیا ئەف کریارێ هنێت بنە ڕێگر بنە ئاستەنگ پێشیا دانوستاندنە هەکەر ئەف کریارەیە هەبن وێ بەهەوەری نەمێنێ دەما باوەریش نەبێ ئەمێنی کار من بەدۆر دانوستاندنا بکەن مامۆستا وەرێرە و بەرسڤە شاندەری ئەمریکی پرسێک دووەردە هەیە پێشوەچوونێن دەبەرێ زرگان و تلتەمر پێدێ لێ دەرێک و شۆڤەکار هەموو بێژن پایدێ پێکەکێ
بەهانەیان بۆ تورکیا دروستکە تاکو دەرباس بێ تاکو خەڵکێ دەرب بکێ هەفتەم لەگەڵ پێشفەچوونên زرگانێ و تلتەمرێ پێدێ دەست بێ vê kiryarî jî kir heta çiradekê girêdan navbera de heye pêde bi vê kiryarê hat xwazê çi perdepoj bike çi tiştî veşêrî siyaseta xwe û neserkeftinê xwe بله دیار ما gelek caran ser ragihandrê me diyar kiriye destpêka ku bêdê xwekiriya desthilat qers kiriye ser miletê Kurd û deverên Kurdistana Sûrî bi taybetî ji divê destpêkê heta îro siyaset û kar û kiryarê peyedê roj roj meşelê tênê çi dwarê siyasî debe çi dwarê ewlehî debe çi dwarê leşkerî debe roj bi roj siyasetê wê diyar dibêj miletê me re bi taybetî gendeliya ku bên pêketiye îro nav miletê me de civat çi civat nîne ku kesê miletê Kurd cadeya Kurdî gotinê wa tev li ser fesad û gendeliya û têkir îro rêveberiyên wa de di nav endam û layîngirê peyedê de peyedê ji vî leyî dixwazê kaxeta tevî hev bike ji lahên dîve jî ew daxuyan û helwestê diyar dikin bêje em ê ribas bin herêma Kurdistanê li kêleka fetekê me rawestin şerê çekdayê li şerê herêma Kurdistanê û ezmûna demokrasîya ku îro gelekî berz û bilind hene ji miletê Kurd re li ser astê rojhilata navî dixwazin wê wat destpexta pênc bibin ya ku xwîna şehîda berevanî berxwedana pêşmerga pêkhatî herêma Kurdistanê dixwazin ezmûna wêna sereweriya pêk bibin hemû jî xexetê destêwerdanê û xexetê levdanê ne ku bô xatirê wal yarê xwe siyasetê xwe nerast û faşil pêkên dakê ku siyaset xebatet برچاو یا ji kareke berçav yê peyedê heye bibo dayîn dixwazê azê li pêş bijî erebî siyaset hûrû bilama millet duane pirtîne ev kiryar û xebata hûn ev hemû ji kaketa Kurd باشە وەکو miletê مامۆستا حەسەن دەنگتانێکی تێبرین ئەگەلێک سپاس بۆی مامۆستا حەسەن ڕەمزی ئەندامی کۆمیتە ناڤەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا کۆتێ مەڕاوبووی گەلێک سپاس